ئەمڕۆ باس لە گیابەهارەکان دەکەین کە لەسەر سفرەکانمان دەیخۆین و ئامادەی دەکەین دابزانین سود و گرنگەکەی چییە و چۆن بیان ناسینەوە و ئایا کامیان باشترینە و ئەو پێکهاتە خۆراکی گرنگانە چێکە تێدایە بە میوانداری زۆربەڕێز هاوڕاست قادر شارزا لە گیا دەرمیانیەکان. کاکا هاوڕاست بەخێر بێت سود و گرنگی ئەو گیابەهاریانە بەگشتی لە چیدایە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ کەناڵە جوانەکەتان ڕازاوەکەتان ئەم بەهارە جوانش پیرۆز دەکەین لە کوردستان لە کوردی هەموو هەر چوار پارچەی کوردستان بەهار وەرزێکی زۆر ڕازاوە و جوانە کە خۆی گەورە بۆمان ئەڕازێنێتەوە بە گوڵ و گیایەکی ڕەنگا و ڕەنگ لەزەتێکی خۆی هەیە کەشوهەوایەکی تایبەتی هەیە و بەدەر لەمە خی گەورە کۆمەڵێک دیاری پێبەخشیوین کە ڕۆکەکانن هەر یەکەی هەڵگری جۆرە ڤیتامین و کانزایەکە کە ئەمە ژواکات سوودێکی تەندروستی زۆری هەبێ بۆمان. گرنگی گیابەهاریەکان لەوەدایە کە تۆ دوو جار سوود لێ بینرێ مرۆڤ هەم جارێک وەکو دەرمانی و جارێکی شۆک و خۆراکی. یەکێکی تر لە گرنگیەکانی ئەوەیە کە لە هەمیشە نییە هەنی تۆ کۆمەڵێک گیای بەهاریمان هەیە کە ناکرێ وەکو خەیار و تەماتە و ئەم شتانە لە ناو مەزرعەیەکی تایبەتیا داینێت و بیڕوێنیت تەنها دیاری خوایە و لە کاتی خۆیان نەبێ ڕوان نییە. زۆر باشە ئەگەر بەگشتی باز لە خواردنی گیابەهاریەکان بکەین و چێژ و تامیکە هەیەی لە جارانە زۆر زیاتر گرنگیان پێیاوە حتمما زانیویانە کە چه سوودێکی تەندروستی باشی هەیە. گیابەهاریەکان کاتی خۆی قەدریان بەوە زانیوە کە کەمتر خودرا بووە دەرمانە مەسەڵەن کیمیاییەکان و خەڵک بڵێن چۆنڵی تەمەڵ نەبووین لەبەری کە تەمەڵ نەبووین حەزمان بەچی بوو بچین هەم بگەڕین سەیرانێ بکەین هەم گیاکە کۆکەینەوە جا لەژێر ئەرزە و لەین عنی وردەکاریەک بوو حەزمان مرۆڤ حەزی بەگەڕانەکەی بوو لای کۆنا هەم خۆی پێوە سەرقاڵە کرد هەم کۆیە کردەوە و داهاتێکی کەمی ژانی تۆ ئەوە نییە بڵێ بچی لە بازاڕە شتێکی گران بەها بکڕی بەڵام شتێکی گران بەهات دەسەکەوێ بێ بەرامبەر لەگەڵەوەشا سوودێکی تەندروستی باشیان لێبینی بوو چاوەڕوان نەکراوە ینی مەسەڵەن کابرا زەرور بوو بۆی یەکێکیان بینیوە ئاوبەنگ بووە یاخود کێشەی قۆڵۆنی هەبووە چیوچی ڕۆشتون لەو کێوە گەڕاون هەم کۆیان کردوتەوە وەکو خۆراکیەک لە ماڵەوە بەکارێن هاوەک ژەمە خواردنێک و هەمیش وەکو دەرمانی هێشتیانەتەوە لە ماڵەکەیەوە بەکاریان هێناوە. ڕاستە زۆر باشە ئەگەر بین کۆمەڵێک لەو گیانە باس بکەین بە تایبەتی بۆی کە گرنگی و بایەخێکی بزانین یەکێک لەو گیانە دوومەڵانە بزانین ئەمە چۆن پێگات وە چۆن ئامادە دەکرێت کۆمەڵێک پرسیار بزانین بەها خۆراکێکی چیە جارە خۆی چۆن دروستە بێت ماشەڵا لە دوومەڵان بێت شتێکی ئەمەنە یعنی ڕۆکێکی ئەمەنە گرنگە ئەمەنە بە بەهایە مرۆڤ هەر ناتوانێت ئەسڵەن بیڕوێنە دەستی مرۆڤیتیانە لە ڕواندن و لە چاندنەوەیە و دووبارەکردنەوەیە وە کاتێکی مەحدود و دیاریکراوی هەیە دیارێکی زۆر تایبەتی خی گەورەیە لە فترەیەکی زەمەنی زۆر کەمە پێمان ئەبەخشێت و تەواوەت لە ساڵێکە یەک مودەی زۆر کەم هەیە بۆشە نرخەکەی بەهاکەی لە بازارە زۆرە ینی من دوێنێ پێرێ بیستم وتیان دوومەڵان هاتۆ بە 75,000 کیلۆی ڕاستە باشە و دوومەڵان زۆریشی زۆرە ڕەنگی ڕەشی هەیە و بۆر و سپی و ئەوەی هەیە ڕەشەکەی تاڵێن زۆر کاریگەری دەرمانی زۆر بەهێزە لە کوردستانە نییە و وەکووتمان تاان دەستی مرۆڤیتیانە لە کوێشە ئەڕێت دوومەڵان لە خاکە نەرم و چینە زۆر نەرمەکانە ئەڕێت یاخود خاکێکی لمین بێ یا هەندێک خاکمان هەیە لە شێوەی چەوە لەسەر ڕەگی هەندێک لە دارەکانە ئەڕێت یعنی خۆی نەڕەگی هەیە نەتۆوی هەیە نەقەدی هەیە وەکو پەتاتە لە تیری قارچکەکانە تقریبن لەسەر ڕەگی دارەکان ئەڕێت و دوومەڵان هەر وەکو دوومەڵێک دەرەچێت لە شکلی پەتاتەیە لە ژێرزەویە ئەگەڕاست وەکو قارچک پێیوەستە بە بارانبارینەوە بۆ نەها وەرزێک زۆر بارانباری بێتە ناوچە شاخیان قارچک زیاتر ئەتاقن ئەمە ژەر بامان شێوەیە بەڵێ لە دوای ئیتر لە بەهار و سەرەتای بەهار و یەک دوو بارانی بەهارە بارێ ئەنجا قارچک خۆی گرتو و گۆشتەکەی گرتووە سوودە تەندروستیەکانی چۆن
یەکێک لە کاریگەریە سەرەکیەکانی دوومەڵان کە پێغەمبەری نازدارمان صلی الله علیه وسلم ئاماژەی پێکرۆ فەرمێتی ئاوی دوومەڵان تەنها کوێری ناگەڕێنێتەوە و بە توێژینەوەی زانستیش سەلمێنراوە کە بۆ باشترین دەرمانە ئاوی دوومەڵان بۆ تراخمای چاو. ئەنجا کاریگەریەکانی تریشی وەکو مەسەرەن سوودەکانی وەکو بۆ ئاوی سپی بۆ ئاوی ڕەش و بۆ حەساسیەت و بۆ هەتا ئەو برا ئازیزانەی کە کاری لە حیمەکەن چاویان ئەزیێت بێ بۆ تیشکە یاخود خۆڵێک گەچێتە چاوتەوە تووشی هەوکردنێکە بێت بیخۆنیان بیکەن نەخێ قوربان ئەبێ بە شێوەی دڵۆپاندن و ئاوتەک بگیرێ باشە ئەوە چونکە سەحیترە لە هەمووی دواتر بە قەترا دەشەوەیەکی تە چاو دەشەو ئەوەستی ئەمە 3 دووباراکەیتەوەتەوە وەکو خواردن ئامادە ناکرێت وەکو خواردن ئامادە ئاکرێت ئەقلێنرێت بەڵام باشتر وایە هەموو گیابەهاریەکان ئاوی یەکەمی بڕژێت بۆ زیاتر پاکبوونەوەی چونکە بەشێک لە گیاکانمان چونکە هاوڵاتیان نازانن ئەم ڕاستێ لە هەموو گیاکە هەبیاننا مەگەر کەسە سانستی و پزیشکەکان ئەوانەی کە پسپۆری خۆراکن زیاتر شارەزا بن بەشێک لە ڕووەکە بەهاریەکان مادەی سامیان تایە بە ڕێژەی کەم لەبەرەوە باشتر وایە یاخود تۆ ڕەنگە حاشا لە ڕووی جەنابتان بڵین گیاکە لە دەرەوەی سەرزەویە وازەح و دیارە ڕەنگە ئاژەڵ بەلایە ڕۆشتە بێ یاخود هاشەڕێی ئاژەڵی بەرکەوتی بووە باشتر وایە تۆ دوایشتنەوە یەکجار بیقڵێنیت ئەو ئاوەی بڕژیت و دواتر ئامادەکی بۆ خواردن. شازی ئامادەکردنەکەی چۆن چۆنیە زۆر جار باز لەوە دەکرێت گەر ڕۆنێکی زۆری لەگەڵا بێت یاخود ڕۆنێکی کوالەتی خراپ کە لەگەڵ یا سوورەکەیتەوە ئەو سوودە تەندروستی لەوانەیە لە دەست بات. خۆی لە دەستی نایە بەڵام زەرری ڕۆنە خراپەکە وا ئەکاکە تۆ سوودی ئەم کاریگەریەکی نەمێنێ و شێوازی خواردنەکەشی بە شێوەی کوڵاندن لە هەمووی باشترە هەموو گیابەهاریەکان بە کوڵاندن باشترە بەڵام بە سوورکردنەوەش تامی خۆشە تەبعاً تامی گۆشتەیە زۆر لە گۆشتەوە نزیکە دوومەڵان زۆر لە گۆشت و تقریبان پەنیر لە بینی گۆشت و پەنیر لەو دوانەیە تامبوونی ئەو دوانەی هەڵگرتووە پرۆتینێکی زۆر زۆریشی تایە پڕ لە پرۆتینە ئەنتی ئۆکسیدانێکی زۆر باشی تایە ینی مرۆڤ بە گەنجیە هێڵێتەوە کاریگەری زۆر باشیە بۆ مخۆرکەی قش ئەوە بە ژنان بزانن هەرچەند ئەمەنە گرانە ناکرێت بۆ جوانکاری بەکاری بێنین بۆ قش زۆر بە سوودە وتمان دژی پیریە یارمەتی دەرێکی زۆر باشە بۆ مەناعی جەستە هەڵگرێکی زۆر زۆری ڤیتامین بیەکانە ئەمە ژواکە ئێمە ئەبێ ئەو کاتە بگەڕێنەوە بۆ سەرچاوی بیەکان بزانی بیەکان کاریگەری چییە لەسەر جەستە مەسەرەن زیادکردنی بەرهەمێنانی خوڕۆکەی سوورە باشە ڕێخستنی خوێنە بۆ چاو بجارێکتر بەسوودە بۆ مەناعی لەش بەسوودە ڕێخستنی زەرباتی دڵ کەواتە کاریگەریکی زۆر باشی هەیە دوومەڵان ئەگەر ئێمە بە دوای تا بچین هەموو تەمەنێک باشە بیخواڵ داڵێ کێشەی نییە ئێستا بۆ نمونە لە پرتەقاڵ ئاوترێت بۆ نە 5 بۆ 6 پرتەقاڵی خۆی ئینجاگاتە ئەو ڕێژە ئەوەی کە ئەو سوودە و پێ ئەگەێنێت کە هەیە و ڤیتامیناتی کە هەیە پێدەگەێنێ یاخود بەردەوامی دانی زیاتری بۆ نمونە میوەکانیان هەر شتێکی دیکە زیاتر واکات کە تۆ سوودی لێبینی بە یەک جار خواردنی دوومەڵان ئەکرێ بڵین سوودمان پێگەێناوەڵە بەڵام تەنها لەزەتی لێبینی یەکجار بەڵام عادەتەن تۆ مەسەلەن ئەگەر باسی نەفەرێکەکەین ئێمە نەک خێزانێک نەفەرێک تۆ کیلویەک بکڕی بەشی 3 جار خواردنی تۆ ئۆکات تێگەیت ئەم 3 جار خواردن جا باشترین شتیش لە خواردنی بڵین تۆ کەگەر وەکو دەرمانی بڵین کاتێکمان هەیە پێڵە وەختی بایۆلۆجی لە جسمی ئینسانە لە هەمان کات و تەوقیتا بیخۆیتەوە مهمە مەسەلەن تۆ ئەگەر قەرارە هەفتەیەک بیخۆی با لەم هەفتەیە هەموو نیۆڕۆیەک بیخۆی نەک ئەمڕۆ بەیانی خواردم سبەینی خزمە نیۆڕۆ دو سبەی شەوەکەی خواردم و ئەمڕۆ ئەوانە یعنی یەک قیاسدانێت تۆ یەک هەفتە بە بەردەوامی لە هەمان کاتا بیخۆ کاریگەریەکی خۆی بۆ سەرجەستە زیاتر بۆ ئەو کەسانی مەسەڵەن چ کەسێک کە نەخۆشیێکی هەبێ سوودی لێبینێت بیخوات هەیە مەسەڵەن هاانێت چەند نەخۆشیێکی هەبێت کامسانی مەناعیان کەمە
ئەو کەسانی کەم خوێنن، ئەو کەسانی کە چاویان کزا، ئەو کەسانی کە قژیان ئەڕوتێتەوە. ئەوانشی و پێما بێ نەخۆشی شێرپەنجیان هەیە بە تاکیدی ڕووەکەزانی ئەمە نەوتراوە. من بۆیە قەت زۆر بەکەمی باسی شێرپەنجە ئەەکەم لەسەر ڕووەکەکان، چونکە تەواوی ڕووەکەکان دژی خانە شێرپەنجەیەکانن، بەڵام ناکرێ ئێمە بڵین چاکیەکە، چونکە جیاوازە تۆ سەرەتا ناهێڵێ بە زیندوی و چالاک بێت، بەڵام کە توش بوو چۆ مەرحەلەی دوو سێوە ئەنی هەندێک شت هەیە بێ ئەو کاتت بێ دوومەڵانەکە بێنیت لە مەسەلەن لە کارگەیەکی دەرمانی بەهێزە مادە فعالەکەی جیاکەیتەوە بیکەیتەوە بە دەرمان، ئەو کاتە بەڵێت شێرپەنجە چارەسەرەکە بەڵێ ئەوە بەس ئەکرێت بە تایبەت لە وڵاتی ئێمەش زەحمەتە. ڕەنگە ڕێژێکی زۆریشی بوو ئەگەر بمانەوە کاری لەسەر بکەین. بە دڵنیاییەوە ڕێژەیەکی زۆریەوەی، یعنی تۆ ئەگەر بتەوێت تەنانەت 1 کیلۆ لەو مادە فعالی کە دژی خانەیەکی شێرپەنجەیە یاخود بڵین ڤیتامین بیەکی لێ وەرگری، ڕەنگە بۆ وەرگرتنی 1 کیلۆ لە پاودەری ڤیتامین بیەکەی پێویستت بە 200-500 کیلۆ لە دوومەڵان هەبێت. ئەمە زۆرە ئەم ڕێژەیە بۆی. زۆر باشە. ئەگەر بچینە سەر باسکردنی یەکێکی تر لەو گیابەهاریانە کە تۆڵەکەی و لەناو کووردە زۆر ناسراوە و زۆریش باس ئەکرێت، چۆن باس لە تۆڵەکە ئەکرێت؟ پێش باسی بکەین ئەو دوومەڵانە لە منتیقی سلێمانی دەوروبەریا هەیە خەڵک بیدۆزێتەوە؟ وەڵا لە گەرمیان زۆرە، لە دەوروبەری سلێمانی شارباژێڕا هەیە، لەو منتیقی قەراغا هەیە، زۆرە شکر. بەڵێ تۆڵەکە کە پێی ئەوترێ خوبێزە ماشەڵا نیعمەتێکی زۆر جوانە، گەڵایەکی سەوزی زبری خۆڵ لە خۆگری هەیە، تقریبا لە تیرەی گوڵە هێرۆیە ئەمیش لە شکلی قاچە، یعنی گەڵاکانی ڕویان لێک نەکردووە بڵاو بوونەتەوە، شکلی گەڵاکەی بڵاو بوونەتەوە. ئەگەر بکرێ بە ناسکی لێ بکرێتەوە باشترە لە پیریانە و دوای ئەوەی کە گوڵی کرد، یعنی لە نێوان پیری و گوڵکردن ئالێکیتەوە. سوودەکەی زیاترە؟ بەڵێ، هەم خۆشترە بۆ خواردن هەم سوودەکەشی زیاترە. لە نزیک ئاوێک و گۆلاوێک یاخۆت شوێنێکە شەی زۆر بێ ئەڕێت، ماشەڵڵا بەرەکەتیشی زۆرە، بەرەکەتیشی زۆرە، ینی تۆڵەکە جیاوازترە لە کاتە ئاسان دەسەکەێت. بەڵێ، و ڕەنگە نرخیشی هەرزانتر بێ لە بازاڕەکانمانەوەی بکڕین. هەر لە کوردەواری شاڵێ تۆڵەکەی ناگاتێ، ئەمە یعنی شتێکە لەوەی کە تۆڵەکە توانم بڵێم شتێکی زۆر کەمی فەرقە لەگەڵەوەی بە بەلاش دەستەکەی لە بازاڕە، یعنی کڕینی لە بازاڕە مەسەلەن کە ئافرەتێکی بەتەمەن کردوێتی و ئەیهێنێ یاخود پیاوێکی بەڕێزی بەتەمەن کردوێتی و ئەیهێنێ کە لێ ئەکڕی فەرقی کڕینەکە و تقریبەن بەلاشەکە نییە، ئەمەنە هەرزانەکەوێ، بەڵام ماشەڵا لە خۆی و لە سوودەکەی کە خۆی گەورە بۆ ئێمە خۆڵخان. شێوازی دروستکردنی کامیان بە سوود دەبێ ئەویژەر باماشێ کوڵاندنەکەیوە نیە؟ ئاوەکەی بخورێتی هەیە، سوورکردنەوەشی هەیە و هەمووی ئاوەکەی ئەخورێتەوە، ینی هەموو ڕۆکەکان ئاوەکەی زۆر زۆر باشە، ئاوەکەی دەرمانیەکی زۆر زۆر باشە. بەڵام مەسەلەن تۆڵەکە تۆ توانی بیکوڵێنیت کوڵانێکی کەم سەرەتا و ئاوەکەی بڕژی، دواتر ئەی کوڵێنیتەوە باشە، وەکو شۆربە ئەتوانی لەگەڵ قارچکات زۆر زۆر بە لەزەت دەرەچێت. لەگەڵ قارچک؟ بەڵێ، وە سوورکردنەوەی لەگەڵ هەر قارچکا بێ یاخۆت برۆکلیا بێ هەر شتێکی تر بێ بە تەنیا بێ تام و لەزەتێکی خۆی هەیە و دواتر بە ڕووبەهەنارەوە بخورێ. ئەو پاش سوورکردنەوەکەی کاریگەریەکی زۆر زۆر باشی هەیە و کاریگەرە دەرمانیەکانیشی لە دەستدان گیابەهاریەکان. ئەمە عنی نعمەتەکەی لەوەیە تۆ با ئێمە بین مەسەلەن مقارنەی دووشت بکەین، بابین ئێمە عیلاجێکی کیمیایی بێنین لەگەڵ شتێکی گیایەکی بەهاری، بۆ نمونە بڵین بابات لە تۆڵەکە بکەین، باش دەرمانێکی کیمیایی هێنین کە بە قۆڵۆن باشە، تۆڵەکەش هێنین. تۆڵەکە کە تۆ وەرە بە کاڵی بخوری، بە کوڵاوی بخوری، بە سورۆکرایی بخوری، هەر ئیشی خۆ دەکەی بۆ قۆڵۆن. ئەی جا بە دەرمانە کیمیاییەکە مەسەلەن خۆم مەبەستم لە ڕەخنە نییە لە دەرمانی کیمیایی خوا نەخواستە، بەس مەبەستم لە نیعمەتی خوایە، شتێک دەستی مرۆڤ بێت چۆن و هی خوای گیانج بێ چۆنە.
ینی ناتوانانی لە غێری ئاوەکەی بەسەر ئاکەیت هەموو شتێکی تری لەگەڵا بخۆیت. زیاتر بۆ کێ بەسوودە کێ بیخوا باشە بۆی؟ بەها خۆراکەکانی چین؟ بەها خۆراکیەکانی تۆڵەکە من لێرەوە ئەم پەیامم هەیە بۆ دایکە ئازیزەکان کە پەکیان کەوتو ئەژنۆکانیان هێشێ هەو بۆ باوکە ئازیزانی کە تاو گیرۆدەن بەدەست سەوەفانەوە هەوکردنی جومگەکانیان داوایان لێ یەکەم تۆڵەکە بخۆن تا کاتێتی. تۆڵەکە نیعمەتێکی خوایە بۆ ئێمە کە دژی هەوکردنی جومگەکانە باشترین دەرمانی مەفاسیلە بۆ سەوەفان زۆر 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 بەسوودە. ئەمە یەکێک لە سوودە دەرمانیەکانی کە زۆر باش بوو پێمە یان پێشم خۆش بوو باسکە. یەکێکی تر لە کاریگەریەکانی ئەو کەسانەی لە ماڵیانە ئەزانن مناڵەکانیان و یاخود خۆیان کرمی ڕێخۆڵیان هەیە کە ڕوو بەکتریا و مشەخۆرەکانی تایە با بە شێوەی کوڵاندن بیخۆن لە دوای 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژ کاریگەریەکەی دەرەکەوێت و لە ناوی ئەبات و فڕێە. و ئەو کەسانەشی کە قۆڵۆنیان هەیە فرسەت ئێستا خۆیان چارەسەرکەن پێی. دیمەنەکە شایبینیکە گەڕازەوە تۆڵەکەیان لەکەنەوە یان گەیترە تێپەڕ. وەڵاهی من بە چاوەکانم کەس بۆ تۆزێک و ئەو بلاجکتۆرەش لەسەر چاومە هەر ناگین. کاک هەوڕاز زیاخۆری لەم گیانەیە خراپ نییە وەکو خواردنەکاری تر یاخۆت ئەویش بە بڕی خۆی بخورێ باشە. خاتون گیان هەموو شتێک بە قیاسی خۆی بخورێ. یعنی ئێستا من دایمە پێمەڵێن ئەوە تۆ بۆ چای ڕەشە خۆی بڵین چای احتیاجی چای ڕەش یا بۆ ڕێنماییەکی خەڵک ناکەی کە چاش ڕووەکێکە پێویستە بچێتەرەشی ئینسانەوە بەڵام بۆ خراپ بووە بۆ خراپ بووە بۆ جسممان لەبەرەوەی ڕۆژی 3 بۆ 5 جار ئەخورێ. هەمە خەڵک هەیە 10 جاری ئەخوا 15 جاری ئەهێ تۆ ئەم شتە یعنی لە حەدی خۆی ترازا و سوودی نەماوە هیچ سوودێکی دەرمانی و کاریگەریەکی لەسەر جەستت نەماوە بەرەو زیان دەبە. ئاویش لە حەدی خۆی زیابی خۆیتەوە زەرەری هەیە هەنگوێن و ڕەشکە و یعنی بە دڵنیاییەوە پێ دەڵێم هەر شتێک لە حەدی خۆی زیابی خۆی خراپە بە تایبەت بابەتی تۆڵەکە بۆ ئافرەتی دووگیان هەر باش نێ بیخۆ. بێهاکەداری بەەوە زۆر گرنگە و خاڵە ئافرەتی دووگیان باشتر وایە لە تۆڵەکە و لە زۆربەی گیابەهاریەکان بە دوورکەوێتەوە بە تایبەت ئەو گیانەی کە زۆر بەشیان وان ڕەوانکەرن بۆ لە بارچوون ڕەنگە خراپ بێت. بەڵە بیزەبێت جا هەندێکیان یەک شتی تریان هەیە ڤیتامینەکەی زۆر زۆرە. مەسەلەن بۆ نمونە دایکان کە سەرەتای حەملیان هەیە باشترە گێزەر نەخۆن یا پرتەقاڵ نەخۆن بۆ لەبەروی لە ڕادە بە دەرڤیتامین ئەی یاخود سیان تایە کاریگەری لەسەر کۆرپەلە دروستەکە. کەواتە گرنگیشە هەچ گیاکە خۆین ئێمە زانیاریمان لەسەر هەبێ و بزانین چۆنە خوڕێ ئەمانە هەمووی کاریگەریە کاتەوە سەر ئەوەی کێمە چۆن بە دڵنیایەوە ئێستا ئێمە لە کۆمەڵی ڕۆگناسانی کوردستان کە مامۆستادانیار ئاشنایە بە کۆمەڵەکە و جەنابشتان ڕەنگە ئەم کۆمەڵی ئێمە بۆ ئەوە دروست نەبووین کە کۆمەڵێک پیشەوەەر تەنها کۆکەینەوە یاڵا ئێوە بچن ئیشی خۆتانکەن نەخێر. ئیشی سەرەکی ئێمە بڵاوکردنەوەی پەیامی تەندروستیە لە ڕوانگەی گوڵ و گیای بەهاری و دەرمانە سروشتیەکانەوە و هەر یەکێک لە ئەندامەکانمان سپاس بۆ خوا هۆشیاری ئەمەندە بەرزە هەتا جارێک ڕێکلام بۆ خۆی بکات لە ئەکاونتەکانیەوە چەندین جار هینەکات سوود و زانیاریەکان بڵاوەکاتەوە کە ئەمەش بە خۆشحاڵیەوانێ خەڵکێکی زۆر سوودی لێبینیوە بۆیە من هەمیشە لە هەموو چاوپێکەوتنێکاوتومە تکایە هاوڵاتیان گوێ لەو کەسانە بگرن کە ئەندامی کۆمەڵی ڕۆگناسانن لە بەرەوەی زانیاری ئیلمەکە لای ئەوانە نەک کەسێک کە پەیجێکی داناوە تەنها بۆ ئەکتیڤبوونی خۆی یان بابەتێکەوە ڕێگەڕە و نازانێت سەر چاوەکەی کورە هەمانە هەر لە گوگڵەوە وەریگێڕاوە نیوەی وشەکە خۆشی سەری لێ دەرناکە و گوگڵەکەش و ئێمەش زۆر باشەکە ڕازیان ئەوە دەفەتمان نەماوە کەمێکیش باز لە کنگر بکەینەوەی شێکێکە لە گیابەهاریەکان و پێمابی یەکەمین گیابەهاریەکە دێتە نێو بازاڕەوە لەگەڵ تۆڵەکەیە کنگر ماشەڵاویش بە تەمەنەکان زۆریان حەز لێ گەنجەکان زۆر مەعجی بینین بە تایبەت ئەوەی نەزانێت سوودی چییە. بەڵێ کنگر بۆ ئەو کەسانە زۆر زۆر باشە کە شەکریان هەیە ئەتوانن زۆر باش سوودی لێ ببینن ئەو کەسانی دەمارەکانی دڵیان گیراوە
ئەو کەسانی قەستەریان بۆ کراوە ئەو کەسی شەبەکە و باڵۆنی بۆ کراوە یعنی فراوانکەری بۆریەکانی خوێنە و توێنەرەوەی چاوریەکانی خوێنە ناو بۆریەکان یارمەتیدەرێکی زۆر باشە بۆ ئەو کەسانی کە فشاری خوێنیان هەیە ئەو کەسانی کە زەختیان بەرزە بێتەوە ئەتوانن سوودی لێ ببینن خودی ئاوی کنگرەکە جەستە بەهێزەکە ڕێخۆڵەکان پاگەکاتەوە هەرس ئاسانەکە یعنی ئەو کەسێک کاڵێ تشەڵۆکی گەدەم هەیە هەرسم باش نییە ناڕەحەتە جسمیت ئەتوانێت بە تەنها ئاوی کنگر خۆی بپارێزەوە شێوازی خواردنی کنگریش چەند شێوازێکی هەیە جیاوازترە لەوانی تر وەکو سوودەکەی عادەتەن وتمان کوڵانەکەی لە هەمووی باشترە بەڵام بە شفتە بە شێوەی شفتە دروست ئەکرێت کە لە ناو کووردا بەم شتە باڵاپیان کنگر بە ماسی بە سوورکردنەوەی ئەتیادی و بڵین بە لەگەڵ تەماتە و یاخود پەتاتەیە تێکەڵ لەگرێ پیاز و ڕۆن و ئەودادە باشی لێزانێ کردوێتی بۆ شێوەیەش ئەخرێ بە کوڵاندنەکەشی هەیە یعنی سوودێکی زۆر بەس یەک شتم بیر چوو حەزەکەم ئەوتان پێ بڵێم ئەمە بۆی بۆ هاوڵاتیان ئەوەی گوێ لێمانە سوودی لێ ببینێ تۆڵەکە بێنن وشکی بکەنەوە بچمۆ سەر تۆڵەکە زۆر حەزم کرد باسی ئەوتان بۆ بکەم تۆڵەکە بێنن وشکی بکەنەوە هەڵی بگرن با یەک قوتووی ئەمەە دایم لە ماڵتانە هەبێ هەتا ساڵی ئایندە بە تایبەت ئەوانەی لە دەروی و قەراقی دەوروبەری شارن لەبەرەوەی مادەیەکی زۆر کاریگەری تایە بۆ ئەو کەسانی کەمار و مێر و پێوەیانەیە بیخوات هەر تۆڵەکەکە بخوایە ئاوی تۆڵەکەکە بخوا مەسەڵەن بە وشکی بی کاتاوی گەرمە و خێرا بیخواتەوە بە هیچ جۆرێ مجا مەگەر خۆی گەورە تەمەنی لەو کەسە سند بێتەوە ناهێڵێ کەسە بمرێیان مزاعفاتێکی زۆر قورس لەسەر جەستەی بەجێ هەڵرابێت وەکو مار و دوو پشک مار بێت دوو پشک بێ هەر حەشەرەیەکی پیس بێت بە هەر کەسێکەوە هەتا بە ئاژەڵەوە من ئەیگەڕ یعنی باپیرم جێڕاوێتەوە بۆمان کە لە لادەیە ئاژەڵداریان کردووە مار پێوە یاون بە حاشا لە ڕووی جەنابتان و بینەران و بیسەرانیش مەسەلەن مانگایان هەبووە مار پێوە یاوە ئەڵێ فریای کەوتوین تۆڵەکەمان هێناوە هەر بە تەڕی بە زۆر خزانومانەتە دەمیەوە خواردوێتی دوای 10 دقە بۆ چارەکی ئەم مانگایان ڕشاوەتەوە تا هیچ کێشەیەکی نەماوە برین پێش کراوە کاتە زانیارێکی گرنگە شاڵا سوودی لێ بینن ئەمە زۆر زۆر ینی حەزمە کرد بە زۆرترین کەس بگات کە هەڵی گرن تۆڵەکە هەڵ بگرن مشکی کن هەر لە ماڵی خۆشمانە خۆ ئێستا بەڕاستی ینی حەشەرە زۆر زۆر بووە کاری ینی جەستە پا ئەکاتەوە لە پیسی حەشەرە شێوازی وشکردنەوەکەی چۆنە هەروەکو شتەکانی ئەتوانن یەک ڕۆژ لەبەر هەتاوە داینێن و دواتر بیخەنە بەر سێبەر لەبەرەوەی ئاوی زۆرە تۆڵەکە ئاوی زۆرە جا ئەگەر تااقەتت هەبێ بەم شێوەیە بیکەیت جوان بیشویتەوە دوایی وشکی کەیتەوە یەکسەر بە مجەیفەیەک یا بە پەڕۆیە شتێ وشکی کەرەوە بیخەرە بەر هەتاو شەو ڕۆژە لەبەر ینی یەک ڕۆژ کامل لەبەر هەتاو بێت دواتر لەسەر سەبەتەیەک زەر و ژێری هەوالی یاد لە سێبەراداینەی زۆر باشە کاگەڕ بینە سەر کنگر سوودەتە نووسەکانی چین کنگر جەستە بەهێزەکات کاریگەریەکی زۆر باشی هەیە بۆ بەهێزکردن جەستە و مەناعە و ئەو کەسانی کە ڕێژەی شەکر لە خوێنیانە بەرزە بێتەوە یارمەتی دەرە بۆ دابەزینی شەکرەکەیان بە تایبەت ئەوانەی کە تازە توشبوون یا خەریکە تووشە بن ئەگەر هاوڕێی کنگر بن بەردەوام وە پارێزەکەی لەگەڵا بکەن ئەوەی کە پزیشکە بەڕێزەکان بۆیان داناون یاخۆت چارەسەرکارە سروشتیەکان گومانم وایە شەکرەکەی نەمێنێ ئەمەنا کاریگەری باشی هەیە و بۆ هەرس و قۆڵۆن لەبەرەوەی هەبوونی مادەی ڕیشاڵی تایە ئەنجا ڤیتامین کەی تایە ڤیتامین سی تایە ینی ئەمیش ڤیتامین بی تایە جارێکی تر ینی سوودێکی زۆر باشی هەیە بۆ بەهێزکردن کەس هەیە نابێت بیخوات نەخێر بەڵام ئافرەتی دووگیانە بێ حەزەری لێ بکە زۆر باش کاکە ڕازبا یەک پرسیار بکەم زۆر کەسمان هەیە بەهاران ئەم گیانە کۆکاتەوە لەم جەمیدایە بێ هەڵێگرێ لە وەرزەکانی ترا ئەیخوا ئەمە زیانی تەندروستی هەیە خود هەمان سوودی لێ ئەبینێتەوە هەمان سوودی لێ بینێتەوە کاتە هەڵی سوێرکردنە سوێرکردنەوە ئازانم ئەیکەن شتێکی وە بە شێوەیەکی وا هەڵێگیری هەنێ خواردن یا زەر دەکرێت بە زەرکردنە بە هەڵگرتنی لە ناو کیسێکی هەوا بڕا لە مجەمیدەیەدا بنرێت بە فرگرێک ئەها تاو بیبەستێ بەس بۆ شەرتینی کاتەوە بیبەستێتەوە بی ئاوانە یەک جار بیبەستێ
و یاخود زەرکردن یان بڵین وشەکردن بە هەر سێ جۆرەکە کاریگەری خۆی لەدەست نایات. زۆر باشە کاگەڕۆزگایمە هیچمان نەماوەگەر تۆ شتێکمان بە بیرمان چووە باسی بکەین. ماشەڵاتان لەبێ خۆتان وردبینن هەموو شتێک بە وردی پرسیارتانە بارەیە کرۆ لە شتان ساغ بێ ماندوو نەبن دەستی ماندووبوونی جەنابتانە گوشتمون لە شتان ساغ بێ ئینشاءڵڵا ئەوەی من لێرەوە مێ بیڵێن بە هاوڵاتیانی ئازیز داوام لیان هەیە کاتێکە ئەگەر ئێمە وەکو مرۆڤ دیارەک بین بە یەک قەت لە بیری ناکەین کاکدانێر دیارێکی یا بە من هەتا ماوەم لە بیری ناکەم چۆن دیارێکی خوا لە بیرکەین کە هەموو ساڵێگەمان ناتێ بە تازە بە فرێشی لەبەرەوە داوام لە هاوڵاتیان هەیە دیارەکانی خوای گەورە لە بیر نەکەن لەگەڵ سروش تا بژین کاتێک کە ڕوەکێک ئەزانن بنجی هەیە ئەزانن پێویستە ڕێگەکەی لە زەویا بمێنێتەوە نەچن بە ڕێگەوە هەڵی کێشن با بۆ ساڵێکی تر سەوز بێتەوە با پارێزگاری لە سەوزایی بکەین یعنی زۆر ڕوەکمان هەیە خەریکە لە دەستەچێ و لە ناوەچێ بە بۆنەی تەنها پاکردنەوەی شوێنێکی دانیشتنی سەیرانەوە لەبەرەوە تکایە با پارێزگاری لەو گوڵ و جیابەهاریە بکەین ئەگەر ناشی خۆن خۆمان دۆستەکانمانەی خۆن ئەگەر دۆستەکانیش نەیخۆن جوانی بە سروشتە بەخشێ هیوام لە ساخیتانە زۆر سپاس بۆ بەڕێز هاوڕاست قادر شارزا لە گیان دەرمانی.